السلام عليكم. أمل لألماني راهاتیمەوە ئێرە بە ئەو خەستخانەی مێهرەبانی زۆر کەس مەدحی کرد، خەستخانەکی زۆر باشە. ئەمن دوونی 1500 کەس بووم، عملیاتی گەدە بڕینم کرد. ئەلحەمدولە ئێستا زۆر باشم، ئینشاڵڵا بەئیزنی ئەڵڵای گەورە شەوێ دەچمەوە ماڵێ. ستافێکی زۆر باشن، زۆر ڕام لێ بوو. لە ئەلمانی ڕاهاتیمە ئێرە، هاتمەوە مەتاری ڕاهاتمە ئێرە. لەبەرەوەش قرارمدا ئەمن زۆر بێسەحەت بووم، هەر بەخۆشم لە ئەڵمانیای لە خەستخانەی لە بندەستی پەرستاران ئیش دەکەم. بێسەحەت بووم، ئێرەمیان پێ ئەوە کرد، ئەمیش ئێرەم زۆر ڕالێ بوو، هاتمە لای دکتۆر شینەی خەستخانەی مێهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی